ژمارەی کورسیەکانی چێشتخانەکەی ئومێد لە ناوەڕاستی شاری گلاسگۆ سەرەڕای باشبوونی بارودۆخی کوردستان وەک خۆیانن. قەتەکمەند شارێکی بەریتانیا هەیە، ڕێژەیەکی بەرچاو کوردی لێبێت و خواردنگە و چێشتخانە و فرۆشگای کوردی لێ نەبێت. چێشتخانە کوردیەکان لێرە ئەوەندەی خەمی دەستکەوتنی کەرستەی خواردنە کوردیەکەیانە، خەمی نەبوونی مشتریان نییە. لەگەڵەوەشدا ئاماژە بە کەمی کەسی شارەزا دەکەن لە بواری خواردن دروستکردندا. 4 ساڵ کەمترە بێ لێرە کراوێنێتەوە ئەو قەومانە کە ڕۆمانتیەکەن مێکسن، یعنی کۆم بە هەموو قۆمەکانی تایە، سکۆتی تایە، ئەوروپی تایە، عەرەبی تایە، کوردی خۆمان کەمترین قەومە ئەگەر ئاگادارش بی لێرە لەبەرەوە کوردی زۆر کەمە. بۆ نمونە ترش ئێستا لە کوردستان پۆستێکین یا خۆمانە چینەوە سەفەرەکەین لەوێ لەگە خۆمانە زۆرێنین 10 کیلۆ 5 کیلۆێنین بۆ ئێرە لەبەرەوەی لێرە ئەو ترشە تامەی ئەوەی نییە، ئەوەی ئەوێ دەرەجەیەکە. زۆربەی کوردەکانی نیشتەجێی ئەم وڵاتە بەهۆی سەرقاڵبوونیان و مانەوەیان بۆ ماوەیەکی زۆر لەسەر کار و نەبوونی خێزان بوونە تا مشتری هەمیشەی خواردنگە کوردیەکان. لە ماڵی خۆمانە ئەوەنە مەجال نییە ئەو خواردانە بە بەردەوامی بخۆی، مەجبوری لێرە بیخۆی، ینی بە پێی ئەوەی کە دەوام و وەزیفە و کۆمەڵێک شتێن ناتوانین. ئەچین بۆ ئیشتێنەوە هەموو ڕۆژ ئێمە لێرین، هەموو ئێوارانەیەن نانەخۆی نیم جاڕۆین و لە ماڵ. بەهۆی بەردەوامی چێشتخانە کوردیەکان لەو شارانە و زۆری و سرنجڕاکێشی خواردنەکانیان، جگە لە کورد خەڵکی بیانیش ناو بەناو دەچنە خواردنگە کوردیەکان بۆ نان خواردن. ئێمە زۆر بەلامانەوە خۆشەکە دێنێرە. خواردنی ئێرە تازەیە، لێرە سەوزەی تازە و خواردنی تازە ئامادەکەن. جگا لە سروشت و کەش و هەوا و شوێنی لەدایک بوون، زۆرن ئەو شتانەی کە پەیوەندی بە حەزی مرۆڤەوە هەیە و وابەستەی دەکات بە شوێنەوە. ئەوە تا مشتریەکانی خواردنگە کوردیەکان دەڵێن کە خواردنی کوردەواری دەخۆیت، هەز دەکەیت چەند کیلۆمەترێک لە کوردستان نزیک بوویتەوە. عەلی حوسێن کەریمی، NRT گلاسگۆ.